برای بەڕێز و خۆشەویستم کاکامی لەم هۆنراوەی بۆ نووسیمەوە حەزم بکە پێشکەشتان کەمی کامەرامۆکریە لە ژاڵم پرسی تامت بۆ تاڵە وتی براکەم فڕانی مردن لە ژاڵم پرسی تامت بۆ تاڵە وتی براکەم فڕانی مردن وتم ئەی ڕەنگت بۆ گەشواڵە وتی لەبەر دۆست لە داخی دوژمن ئێمەش ئەمە گەڕەوە بکەین بە دروشم لە داخی دوژمن بەردەوامین بەڕێز کاک دکتۆرەمی لێرە هیوادارم یەک هۆنراوەی کورتی پوختی جوانمان پێشکەش بکە هۆنراوەیەکی کورد سپاس یەکەم دەپێم بڵێ توخوا گوڵێ تۆ کامیانی چڵێ ژاڵەی باڵابەرزی دەم ڕۆخانەی تارای بچێنیت پۆشیوە لەبەر تریفەی مانگەشە و لەگەڵ ئاوازی قەڵبەزێ سەماکەی تاکازیوە یا شێخەڵێکی داربەڕووی لەسەر شانت کۆنسێر دەگرێ زەردیوەلی جاڕی نەورۆز و بانگی حەق دەدا بەگوێی داری کەلی تۆ کامیانی تۆ چناری بەدەمباوە لۆکە ڕێژکەی بەرهەیوانی ماڵی کاڵێ ڕۆژی دوو جار بە پەنجەی نیانی گسک و بە بەستەی زرنگەی بازنجی ڕادەماڵێ یا مناڵێکی ئەفریقای زێدی لێکردووی بە دۆزەخ قات و قڕی وشکە ساڵێ لەبەر زوومی کامێرەیەکی تێروپڕ گیانە سپێری و لە ژوورسەرت چاوەڕێیە پیرەداڵێ تۆ کامیانی ئاخر گوڵێ منەزانم سەدەیە کە تۆ ڕێبواری ڕێگای سووری وێزگەی ئاوات فرە دوورە خاکت زمڕوت بەردت تەڵاو ژێرت نەوتە و دراوسیەکان ئاگرە سوورە خەون کۆڵانەکان پڕ بوون لە لاشەی مرۆڤ دەرگای ماڵەکان خوێناوی لە هەموو مزگەوتێ پرسە بوو پرسەی یاسا پرسەی نان و پرسەی فڕین کافتریاکان داخرابوون شەقامەکان پڕ بوون لە چاڵی خۆمپارە دەنگی دەزڕێژ کۆترەکانی ڕادەچڵەکان درەختەکان قژیان دەڕنی بەم بەهارە پەنجەرەکان چۆر کرابوون دارتەلەکان قەمچ کرابوون وەکو مەقاش بەرپێی تەلارە بەرزەکان پڕ بوون لە شوشەی وردوخاش مراویەک لە شەش بێچ و دوانی مابوو یەکێک شەل و ئەوی تریان باڵی شکاو پیرەمێردێ بەسکە کشێ لە پارچەنانێ دەگەڕێ پشیلەیەک بەترسەوە لە شەقامێک پەڕیەوە قیژەی ژنێک دوای سەگوەڕێ مناڵێکی قژاڵۆسکا و دوو پەنجەی دەستی پەڕی بوو بە مشتێ قەباغی فیشەک یاریە کرد لەژێر سەقفێکی داتەپی و دەڵەسەجێ تازە ترەچی و شەرواڵێکی خوێناوی ڕادەکێشا بۆ کۆلیتی تووتکەکانی لە قەڵاتێ ئاڵای سوپای تورکیامدی سوور دەچۆوە لە تێخوڕینی جەندرمەیەک ڕەتەڵمدا و لە چرپاکەم کەوتمە خوارێ و خەبەرم بۆوە زۆر سپاس.